من ناوم تارە عەبدوڵڵایە خاوەنی پرۆژەی مێینە و ئەم پرۆژەی پێکهاتبوو لە پارچەی جلی ئافرەت کە بە درێژایی 4800 مەتر لە باخینالیەوە تا بەردەم دادگای سلەیمانی ئەڕۆژ کارەکە و هەموو پارچانە لە بچووکترینیانەوە تاکو گەورەترینیان پێکهاتبوو لە پارچەی مێینە لەگەڵ هەر مێینەیەکە قسەکرا و تاکێک بووە لە نێو کۆمەڵگەی کوردیە تاکێک بووە لە نێو کۆمەڵگەدا بەداخەوە ئەبوو کارەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بێت بەڵام دوێنێ شەو دۆخێکی ناهەموار ڕوویە لە سەر شەقام کە هەنێک خەڵک هەستان بە سووتاندنی کارەکە ئێمەش کارەکەمان لابرد لەبەرچی لامان برد لەبەرەوەی هەم شار بپارێزین لە مەترسیەکان و هەموو شۆفێرە بەڕێزانەی کە لەو ڕێگادا هاتوچۆ ئەکەن ئەو کارە لا بین و ژیانیان بپارێزین و ئەلموهیم ئێمە کارەکەمان شوێنی خۆی گرت پرسیاری خۆی کرد و زۆرێک لە خەڵکی خستە ژێر پرسیارەوە و ئەوەی کە ڕوویدا ئەو سووتاندنانە ئەو قسانەکە لەسەر کارەکان ڕوویە ئەمە زیاتر جەختکردنەوە بوو لەسەر کارەکەی من کە بڵێ توندوتیژی هەیە کە بڵێ ئەمە توندوتیژیە ئەگوزارەیە لە نێو کۆمەڵگەدا. زۆر سوپاسدانەکە کەس پێینەوە توینەم کارە لابەرین بەڵام لەبەر ئەوەی کە هەروتم شار نەسووتێ شار نەخەینە مەترسیەوە چونکە گەر گڕی بگرتایە هەر هەمووی زۆرێک لە عامودەکان خۆتان زان هەمووی کارەبای و خەڵک لەوێ هاتوچۆکە و پارچەیە بکەوتایەتە سەر سارێک چی ڕووی ئەیە هەر لەبەر ئەوە بوو کە خەڵک بپارێزین تەنها لەبەر ئەوە لامان برد و ئیشەکە دڵنیاتانەکەمەوە چەند پارچە ماوە بەکارەهێنرێ بۆ پرۆژەی دواتر و ناوەستێن لە ڕاستیە بە پرسیاری یەکەمە ئێمە جارێ هێشتا بەیانی زووە یعنی سێرەکی کۆمەڵە ڤیدۆی زۆر هاتۆتەوە ئەمڕۆ ڕێکارە گیرێتە بەر و قسەی لەسەر کرێت کە بزانرێت چی بکرێت لەگەڵ ئەو کەسانە و دووەمینیش پرۆژەکەی تر وەکو چۆن ئەم پرۆژە شۆک بوو بۆ شاری سلەیمانی شۆک بوو لە ڕووی ئەوەی کە کارێکی هوەری لەگەڵ بینەرا بکرێت شۆک بوو لەوەی کە ماتریالێکی بەهێز و کۆنسپتێکی بەهێز لە نێو شارە ڕنگ بداتەوە بێگومان کارەکەی دووەمیش ئەبێتە شۆکێکی دووەم بۆ کوردستان بەڕاستی چاوەڕێم ئەکرد بێگومان چاوەڕێم ئەکرد چونکە تۆ پرسێک ئەو ڕوژێنی کە ڕێژەیەکی زۆرە باشە کە تۆڵێک توندوتیژی بە ڕێژێکی زۆر ئەم کەیسە هەیە و بەم هۆکارێش بووە کە ئەو هەموو کۆمنتە هاتووە و بەو هۆکارێش بووە کە هەموو ئەو خەڵکە کە بۆتە پرسیار لێ و ئەو ڕەتفعلانەی هەبووە و بێگومان من ئەڵێم ئەگەر کارێک قسەی لەسەر نەکرێ گەر کارێک ڕەتفعلی لێ نەکەێتەوە جا بە چاک بێت یان بە خراپ بێ ئەو کارەکە هیچ شتێکی نەکردو و هیچ شوێنێکی نەجوڵاندووە.